کۆکیەکانی ئەوروپا و ئەمریکا لەسەر شەڕی ئێران چڕتر دەبێتەوە و هەڕەشەکانی ترەمپیش بەردەوامە. بڕیارێکی حکوومەتیەرێم ڕەنگە کێشە بۆ موچەی مانگی سێ دروست بکات. دوای پشتگوێ خستنی نامەکەی بارزانی، پارتی شاندێک بۆ بڕیارێکی چارەنووسساز بۆ بەغدا دەنێرێت. ناکۆکی ئەوروپا و ئەمریکا لەسەر شەڕی ئێران زیاتر دەبێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیان فەڕەنسا ڕێگەی بەو فڕۆکانە نەدا کە بەرەو ئیسرائیل دەڕۆیشتن و کەلوپەلی سەربازیان هەڵگرت بوو ئاسمانی وڵاتەکەی بەکار بهێنین. ترامپ ئاماژەی بەوەش کرد فەڕەنسا بە هیچ شێوەیەک هاوکار نەبوو سەبارەت بە بکوژەکەی ئێران کە ئێمە بەسەرکەوتووی لەناومان برد. ئەمریکاش ئەوە لەبیر ناکات. جێی باسا ترامپ چەندین جار هەڕەشەی کشانەوەی لە هاوپەیمانی ناتۆ و دەستبەرداربوون لە هاوکاریکردنی ئۆکرانیا لە جەنگی دژی رووسیا کردووە کە داواکاری یەکێتی ئەوروپا لە ئەمریکا. دوای ئەوەی دوێنێ ئاوا شێخ جەناب وەزیری دارایی هەرێم ڕایگەیان لیستی موچەمان بۆ بەغدا ناردووە و چاوەڕێین پارەکە بنێرن. ئێستا باسی ناردنی 120 ملیارەکە لە بەغداش نەماوە نەک هەر لای ئێمە تا بینێرین. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر بەغدا نەیگۆتیا بەبێدانی 120 ملیارەکە موچەی مانگی سێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێت، بەڵکو بەڵێنی داوا ڕەچاوی دۆخی هەرێم بکات. بەڵام ئەگەر هەرێم ئامادە نەبێت هیچ بڕەپارەیەک بدات ڕەنگا ببێتە هۆی دروستبوونی کێشە و لە بەغداوە ناردنی موچە بۆ هەرێم کێشەی تێبکەوێت. هاوکار لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق با هیچ شێوەیەک باز لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرا. دوای پشتگوێ خستنی نامەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان شاندێکی باڵای پارتی گەیشتە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. شاندەکەی باڵای پارتی گەیشتە بەغدا و پێکدێن لە فازڵ میرانی بەرپرسی دەستەی کارجێری مەکتەبی سیاسی پارتی و فەوزی هەریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و نەوزاد هادی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و ئومێد سەباح ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی. جێی باسا پێشتر لایەنەکانی بەغدا پەیامەکەی بارزانیان لەبارەی دواخستنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار پشتگوێ خست و ڕەتیان کردەوە هەڵبژاردننی سەرۆک کۆمار دوا بخەن.